یەکێک لەو مەراسیمە گرنگانەی هەموو 4 ساڵ جارێک یان هەموو 8 ساڵ جارێک لە ئەمریکادا ڕوەدات. مەراسیمی دەستا و دەستکردنی دەسەڵاتە لە نێوان دوو سەرۆک کۆماردا، سەرۆک کۆماری پێشوو و سەرۆک کۆماری نوێ. لە وڵاتە کە دیموکراسی ڕەمزی بەهێزی سیستەمە سیاسیەکەیەتی، کاتژمێر 10:45 خولەکی سەر لە بەیانی 20 کانونی دووەم، تیمێکی کۆشکی سپی لە مەراسیمێکی پلان بۆ داڕێژراودا ماڵی سەرۆکی پێشوو دەگوێزنەوە و کەرەستە و پێداویستیەکانی لە 132 ژووردا لا دەبن و کەرەستەی شەخسی ماڵی سەرۆکی نوێ دەخەنە جێگاکەی. مەراسیمەکە بەوەشەوە ناوەستێت سەرۆکی پێشوو ناڕوات تاوەکو بەخێراتن و پیرۆزبایی لە سەرۆکی نوێ نەکات و ئومێدی سەرکەوتنی بۆ نەخوازێت. ئەمە ئەو دیمەنەیە کە لە هەرێمی کوردستاندا 24 ساڵە سەرباری پرۆسەی هەڵبژاردن و ژیانی فراحیزبی بەخۆمانەوە نەدیوە. لە دوای یەکەم هەڵبژاردننی پەرلەمانیەوە لە ساڵی 1992ەوە زۆرینەی دیاریدە و ڕێوشوێنە دیموکراسیەکان لە هەرێمی کوردستان تاقی کراوەتەوە و بەردەوامیش ئەنجام دراون، هەر لە ئەنجامدانی زنجیرێک هەڵبژاردنەوە تاوەکو دامەزراندنی چەندین حیزب و گروپی سیاسی جیاواز و دەرکەوتنی ڕاگەیاندنی ئازاد. بەڵام ئەوەی کە تا ئێستا بە شێوەیەکی ئاشتیانە ڕووی نەداوە ئامانج و مەبەستی پرۆسەی دیموکراسی ڕاستەقی نەبووە کە ئەویش دەستا و دەستکردنی فعلی دەسەڵاتە. کێشەی بنەڕەتی هەرێمی کوردستان دەستبەردار نەبوونی جیلی شۆڕژگێڕە لە دەسەڵات و پۆست، پێیوەستبوونی نوخبەیەکی سیاسی و پێشمەرگەی کۆنە بە پلە و پۆستەکانیانەوە و لە حیمبوونی ژمارەیەک سەرکردە و بنەماڵە و گروپە بە دەسەڵات و سەرچاوەکانی دەسەڵاتەوە لە هەرێمدا. لە ماوەی ساڵی ڕابردوودا دوایەوەی دەرکەوت سەرۆکی هەرێم ئامادە نیە دوای تەواوبوونی وادەی سەرۆکایەتیەکەی دەستبەرداری پۆستەکەی ببێت، تەنانەت دوای ئەوەی ڕوون بووەوە کە ئامادە نیە دەستبەرداری بەشێک لە دەسەڵاتەکانی بێت لە پێناو تازەکردنەوەی وادەی یاسایی پۆستەکەیدا. لە سلێمانی یەکێتی نیشتیمانی و بزوتنەوەی گۆڕان وەک تەحەدایەک بۆ پیشاندانی نمونەیەکی جیاوازی سیاسی بەڕێکەوتنێک ئامادەییان پیشاندا بۆ دەستا و دەستکردنی دەسەڵات لە چوارچێوەی حکوومەتی خۆجێی سلێمانیدا. ڕۆژی 21 ئابیشیان دەستنیشان کرد بۆ ئەنجامدانی ئەو مەراسیمە، بەڵام دوای ڕۆژێکی درێژ و گەرمی ئاب دەرکەوت یەکێتی نیشتیمانی کوردستان تا ئەم ساتە توانای پرۆڤەکردنی ئەم ڕۆڵە سیاسیی نییە. ئەگەرچی هەوڵەکان بۆ داهێنانی کللتوری دەستا و دەستکردنی دەسەڵات لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی با بنبەست نەگەیشتووە، لایەنەکان جارێکی تر ڕۆژی 25 ئابیان دەستنیشان کردووە بۆ یەکلایکردنەوەی ئەم مەراسیمە. بەڵام سەرنەگرتنی پرۆسەی دەستا و دەستکردنی دەسەڵات لە سلێمانی لە نێوان یەکێتی و گۆڕان ئەبێتە گورزێکی تر لە ژیانی دیموکراسی شێوابی هەرێم و دەشبێتە بڕوانامەیەکی بەخشینی پارتی دیموکراتی کوردستان لە ڕووداوی چۆڵ نەکردنی پۆستی سەرۆکی هەرێم و ئیفلیچکردنی پەرلەمان.